تەماشای ئەو قەناتەم کردبی بەڕاستی قەناتێکە یعنی تا ڕادەیەکی زۆر دەوڵەمەندی تایە دەوڵەمەندی لە بڵاوبوونەوەی با بڵێین هەمە چەشن و هەمە ڕەنجی لە زۆر ڕۆیوە لایەنی ئەدەبی و بەتایبەتی من کە لایەنە ئەدەبیەکەی زیاتر متابعە دەکەم لایەنی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئیتر هەموو سەکتەرەکانی ژیانی ئینسان بەرفراوانیەکی تایە ئەو بەرفراوانیە زۆر زۆر گرنگە کە ئەوەندەی کە مەسەلەن ئەو قەناتەکان زۆرن ئەو قەناتێک کە زۆر جار سەیرم کردیە زۆر سوودمەندە لە هەموو لایەنەکانی ئەو کۆمەلگای خۆمان و هەروەها بۆ پتەوکردنی ڕۆحی کوردایەتی. پیرۆزبایی لە سەتەلایتی کورسات دەکەم لە سەرجەم کارمەندەکانی کە وەکو سەتەلایتێک لەو ڕۆژەوە کە دامەزراوە توانیوەتی ڕۆڵی بەرچاوی خۆی ببینێتن لاگەڵ خەڵکی کوردستاندا پێم وایە کورسات خۆشەویستە ئەویش بەهۆی ئەو بەرنامە ڕێکوپێکانەیە کە پێشکەشی دەکاتن بەرنمەکانی هەمووی لەگەڵ کۆمەلگای کوردەواری گونجاون شتی نەشیا و بڵاو ناکاتەوە شتەکانی هەموو ڕاستگۆیی تێدایە بەرنمەکانی ئەو شتانەی تەرجمەی دەکاتن هەمووی بۆ کۆمەلگای ئێمە پێویستن شتێک ناکاتن جیاواز بێ یان نەشیاو بێتن لەگەڵ کۆمەلگای کوردەواری بۆیە من وەکو خۆم هیوای بەردەوامی بۆ ئەم سەتەلایتە دەخوازم هیوادارم لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بێ و دووبارە پیرۆزبایی لە کورسات دەکەم هەموو سەرجەم کارمەندەکان وەکو یەشێتی نووسەران وەکو لقی هەولێر هەمیشە کورسات پێشەنگ بووە لە ئەو بوارانەی کە بەشەکن لە ژیانی خەڵکی کوردەواری بەشەکن لە ژیانی هەم ڕۆشنبیران هەم کۆمەلگە بەگشتی من بەدڵ پیرۆزبایی لەو ساڵیادە دەکەم و ئامادەشین کارتی لەسەر ئێمەیە لە خزمەتتاندا بین. بە بۆچوونی من یەکێکە لە کەناڵە هەرە جوانەکانی مەجای کللتور و مەجای کۆمەڵایەتیش بەگشتی ینی کورسات کەناڵێک کە دەتوانێت لە هەموو ماڵێک جێگەی خۆی بکاتەوە هەموو بینەرێک بەبێ جیاوازی بیرروڕا بەبێ جیاوازی ئایدۆلۆژی دینی حتا نەتەوەیش دەتوانیت سەیری کورسات بکەیت چکە کورسات ئەوەندە مولائیمە بۆ کۆمەڵگای کوردی بۆیە پێم وایە کەناڵشی زۆر باشەوە دەتوانی لە ڕێگەی کورساتەوە کللتور زۆر زۆر زیندوتر پیشانی خەڵک بدەیتکەوە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان کە کورسات بەڕاستی من هەز دەکەم ئەو خاڵی زۆر بە جوانی پەیڕەو کردووە و هیوادارم لە ئایندەشدا زیاتر گرنگی بە کللتور بدات چکە خۆی هەروەکو کەناڵێکی کللتوری من دەبینم. بەڕاستی کەناڵی ئاسمانی کورسات هەر لە سەرەتای دامەزراندنیەوە زۆر باشی هینا تاکو ئێستاکەش لە پێناو ئەوەی کەوا خزمەت بە کەلتور و هونەر و ئەدەب و ڕۆشنبیری کوردی بکاتن و کەناڵێک بوو زەرورەت بوو بۆ ئەو کات و بۆ ئێستاش ئومێد دەکەم ئەو کەناڵە لەسەر ئەو نەهەجەوە ئەو سەر ئەو پرۆگرام و بەرنامەی خۆی بڕواتن بۆی بتوانێت زیاتر خزمەت بکە کەناڵێک دەتوانم بڵێم هەموو کەسێک دەتوانێت سەیری بکە و کەناڵێکە جێخۆی کردوتۆ لەلایەن بینەرانیەوە تەمەنێکی درێژی هەیە ئومێد دەکەم زیاتر تەمەن درێژ بێوارەوە ساڵیادی زیاتر بکاتەوە بۆ ئەوەی زیاتر بە خزمەت بە میدیای کوردی و بە ڕۆژنامەگەری کوردی بکات.